لە تەوەری دووەمی پرۆگرامەکەماندا باس لە بابەتێکی گرنگەکەین کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تاک بە تاکی ئەندامانی کۆمەڵگەەوە هەیە. ئەویش بریتیە لە ماف زۆری لەسەر ئەوترێ و زۆری لەسەر وتراوە و قسێکی باوەیە دەوترێت ماف ئەسێنرێت نەک بدرێت، ینی لەلایەن هیچ کەسێکەوە بە تایبەت ئەو دەسەڵات و حکومەتانی کە دەسەڵاتێکی یا حکومەتێکی تاو دیموکراتی نین یان ڕێز لە بەهاکانی مافی مرۆڤ ناگرن، ینی ئەگەر مافەکانیان لێ نەسێنیت ئەوان بە ئاسانی مافەکان نایەن بە هاوڵاتیەکانی، یان ئەو هاوڵاتیانەی کە داوای مافی خۆیانەکەن مافی خۆیان داواکەن و دەستەبەریەکەن ئایا چ جۆرێکی هاوڵاتی. لەسەر ئەم بابەتە کە بابەتێکی بەڕاستی گرنگە قسە و باسی تایبەتەکەین، شرۆڤەی بابەتەکەکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک هەڵشۆ عەبدولفەتاح چالاکوان لە بواری مافەکانی مرۆڤ. کاک هەڵشۆ بەخێر بێیت. زۆر سپاس بۆ ئێوەش. با لەو پرسیارە سادەیەوە دەست پێ بکەین، ماف چییە؟ بەڵێ دیارە بۆ خۆی ماف ئەگەر وەکو پێناسەیەکی نێودەوڵەتی کە تا ڕادەیەک ئیتیفاقی لەسەرەوە ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانیش دانی پێیاناوە، ئەتوانین بڵین کۆمەڵێک زەماناتە کە دابینی مافەکان نەکات بۆ هەمووان بەبێ جیاوازی ڕەنگ و زمان و ئاین و نەتەوە و هەتاوەکو دوایی. بۆیە ئەم مافە جا ئەبێت دڵنیایی ئەم مافە بەپێی دەستوری ئەو وڵاتە یان یاسای ئەو وڵاتە بێت کە بتوانێت ئەو تاکە ممارەسەی ئەو مافەکانە بکات کە خۆی ئەبینێتەوە لە مافی ژیان و مافی خوێندن و مافی تەندروستی و هەتاوەکو دوایی کە دوجار کۆمەڵێک مواسقی نێودەوڵەتی بۆ زەمانات و بۆ دابینکردنی ماف هاتووە کە دوجار زۆرێک لە وڵاتەکان هاتوون ئەترافیان بەو ڕێکەوتنامە و پەیمان نامانە کردو بۆی دوجار لە تەقیمی خۆیانە لە هەڵسەنگاندنی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان بتوانن پلەکانی باشترین وڵات بەدەست بێنن بۆی کە زەماناتی مافەکانەکەن و ڕێز لە یاساگرن و دەوڵەت و ناوچەیەکی و هەرێم و پارێزگایەکیان بۆ تاکەکان دروست کردووە یان دابین کردووە یان زامن کردووە کە تایە سەروەر بن و تایە ممارەسەی مافی ژیان و ژیاری خۆیان بکەن. باش کاک هەڵشۆ زۆر جار ئەم لایەنە نێودەوڵەتیانەی کە داڕژەری ئەم مافانن بە حساب و زۆر جار لەوانەیە بە جۆرێک لە ئیمتیاز بۆ خۆیانی بزانن. هەست ناکەی زۆر جار و لە زۆر بابەت و لە زۆر وڵاتە ئەم مافاناکەونە ژێر پرسیارەوە، بەڵام ئەو لایەنانە هیچ قسە و باسێکی لەسەر ناکەن. یعنی لە کۆمەڵە وڵاتێ جاری وایە جەنگ دروستە بێ، شەڕ دروستە بێ، بنونە لە ئۆکرانیا، لە غەزە، لەملا لەولا، بەڵام ئەبینی ئەو وڵاتانە لەبەر بەرژەوەندیەکانی دیکەیان زۆر جار ئەم هەموو پێشێلی مافە بە زەقی ئەکرێ، بەڵام وەک پێویست لەسەری نایەنە جواب. کەوابێ هەست ناکەی بە دوو معیار بابەتەکانە پێون؟ بەڵێ لە ڕاستیە دوو بۆ وەڵامی ئەمەی جەناب بدێمە دوو هەڵسەنگاندنێ بێ جیای بکەینەوانێ. ئایا هەڵسەنگاندنەکەمان لەسەر هەڵسەنگاندنی دەوڵەتە لەوەی کە دەوڵەتێک بۆ دەرەوەی خۆی چەندێک لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤایە، لەگەڵ جێبەجێکردنیایەتی، لەگەڵ ڕێزگرتنیایەتی، لەگەڵ هەڵسەنگاندنێکی تر کە ئێمە زیاتر تەرکیزمان لەسەرێتی وەکاری پێکەین، ئەویش ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانە. تەبەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان تاوەکو ئێستا لە 193 وڵات ئەندامەتیایە و هەڵسەنگاندنی ئێمە لەسەر بنەمای ئەوان ئەبێت چکە ڕێکخراوێکی جیهانیە و تایبەتە بە مافەکانی مرۆڤ و کار ئەکات بۆ پاراستنی شکۆی مرۆڤ و بڵاوکردنەوەی وشیاری مافی مرۆڤ و بڵاوکردنەوەی سەروەری یاسا و دەرچواندنی کۆمەڵێک بڕیاریان ڕێکەوتنامەیان پەیماننامە بۆ پاراستنیان. بۆیە ئەگەر هەڵسەنگاندنەکە لەسەر ئاستی وڵاتان بکەین، بێگومان زۆر جار تووشی ئەوەی پێوترێت دەبڵ مۆراڵی یان دوو بڕیاری دووسەری ڕوبەڕووی ئەبینەوە و بەرجەسەیەکەین و ئەیبینین. بەڵام ئەگەر لە ڕووی نێودەوڵەتێکەوە یان لە ڕووی ڕێکخراوی دەوڵەتێکەوە باس بکەین، ئەوە هەڵسەنگاندێکی جیاوازە و لە ڕاستیە اعتیباریش بۆ نەتەوە یەکگرتووەکانەوە بۆ ڕێکخراوەکەیە. دوجار وڵاتان خۆیان سەربەستن، بەڵام ئەوەی کە تەقیمیان پێ ئەکرێت لەسەر ئاستی ناوخۆیی پابەندبوونیانە بە یاسا و ڕێکەوتنامە و پەیماننامەکان
کە ڕێز لە مافەکانی مرۆڤ بگرن کە ڕێز لە ئازادی ڕادەبڕینگرن کە سەروەری دەسەڵاتی دادوەریان هەبێت کە جیاکردنەوەی نێوان سێ دەسەڵاتەکەی ئەوەی پێوترێت جێبەجێکردن و دادوەری و تەشریعی یاسادانان هەبێت بۆیە هەڵسەنگاندن لەسەر خۆیانەکرێت نەک لەسەر ئەو مواقیفانەی کە ئەیەن لەسەر هەر ڕوودا و لەسەر هەر حەدەسێکە لە وڵات و لە ناوچەیەکی تر ڕووبات. باشە کاکەوشۆ تاکی ئێمە تا چنێک ئاگادارە لە مافانەیەکە هەیەی یاخود تا چنێک تێگەشتووە لە مافانەیە کە بۆی دەستەپەرکراوە یاخود پێی نەدراوە. بەڵێ لە ڕاستیە بابەتی مافەکانی مرۆڤ یەکێکیش لە سروشتیەکانی مافی مرۆڤ ئەوەیە کە بەردەوام لە تازەبوونەوە و لە ئەپدەیت بوون و لە گۆڕانکاریایە بەرەو زیاتر نەکا بەرەو نەقس و کەمکردن. بۆیە ئەمە وەکو سروشتێکی مافی مرۆڤ وا ئەکات بە بەردەوامی تۆ کاری لەسەر بکەیت لەسەری بخوێنیتەوە لەسەری بڵاو بکەیتەوە و بتوانیت ئەو یاسا و بڕیارانەی ناوخۆی وڵاتەکەش بگونجێنی لەگەڵ ئەو بڕیار و قەراراتانەی کە لەلایەن ڕێکخراوی نەتەوەی یەکگرتووەکانەوە دەرەچێت. بۆیە وەکو ئێمە کە وەکو نەتەوەیەکی کورد و وەکو هەرێمی کوردستان و عێراقیش ئەگەر دقیق وەڵامی ئەمە بینەوە پێویستمان بۆیە کە ئاستی ژیانی ڕۆژانەی تاک و ئاستی ژیانی ڕۆژانەی کۆمەڵ و ڕێکخراوەکان بپێوین بەوەی کە ئاسی داواکاریەکان چەنە کاتێک ئاسی داواکاریەکان بیست و گوێت لێگرت و زانیت ئەو کاتە ئاسی وشارێکەشت بۆ دەرەکەوێت بەداخەوە لەبەرەوەی لە هەرێمی کوردستان و لە عێراقیشە تاوەکو ئێستا بەپێی راپۆرتە نێودەوڵەتیەکان لە ئاستێکی خراپی بوونی مافەکانی مرۆڤ و زامنکردنی مافەکانێتی ئەمە مانگەێنێتەوەی بەشێکی نەبوونی یان پێشێلکاری مافەکانی مرۆڤ ئەگەڕێتەوە بۆ نەبوونی وشیاریی تەندروست لەبارەی مافەکان و لەبارەی ئەو دەقەیاسایی و دەستوریانەی لەبارەی بۆ پاراستنی مافەکانی مرۆڤاتوە. بۆیە ئەمەش بۆ کۆمەڵێک کۆکارە گەڕێتەوە چه نیزام و سیستەمی بەڕێوەبردن لە عێراق و لە هەرێمی کوردستان چ پەروەردە و کللتوری ئێمە وەکو تاک لەم ناوچەیە دیقەت بەی ئێمە لە ساڵانی ڕابردووە مادەیەکی تایبەت دەبووە بە مافی مرۆڤ یان پەروەردەی مەدەنی لە چەند قۆناغێکی خوێندنە بەڵام ئەم مادە ئەم موادە لە ناوەندەکانی خوێندنە بەداخەوە احتیماماتێکی وای بۆ نەبووە و نەتوانراوە گرنگی پێ بدرێت و نەتوانراوە وای لێ بکرێت کە ئەو خوێنکاریان ئەو قوتابیە وەکو وانەکانی تر بە ئیجباری نەزانێت بەڵکو حەزێکی بۆی هەبێت بەڵکو وەکو زانیاریی گشتی بۆی بیخوێنێت و بخوێنێتەوە لەسەری و ئەمەش وای کردووە کە زۆر جاردانانی ئەوانێش ئەو ئامانجەی نەپێکاوە کە کاتی خۆی بەشێک لە ڕێکخراوەکان و حکومەت مبادرەی ئەوان کرد و ئەوانیان جێتێکردەوە بۆیە توانین لە ئەنجامە بڵین بەداخەوە ئەمە لە قۆناغەکانی خوێندنەوە بۆ خوێندنی باڵا خراپتر لەویش ئەوانەیەش نییە یان ئەو بابەتانەش نییە تەنها لەو کولیاتانە هەیە کە کولیاتی یاسان یان زانستە ڕامیارەکانن کە ئەمانەش ئەو ئاستی تێربوونە تێری ناکات کە بتوانێت زانیاریی گشتگیر و وردی هەبێت لەسەر مافەکانی مرۆڤ بێگومان کە ئەمەش نەبوو کاتێمە لە هەڵسەنگان دەکات تاچێکمان بۆ دەرەچێت کە وشیاری لەسەر هەم مافەکان نەبێت هەمیش ئەرکەکان نەبێت لە هەمان کاتیشا وشیاری لەسەر ئەو دەقات دەستوری و یاساییانەی نە وڵاتەکەی خۆی نێودەوڵەتێکەش نەبێت لەوەی کە چی مافی ئەوە چی زامن کراوە و لە کوێ ئەرچی ئەوە و لە کوێ ئەو ئەتوانێت ئەو مافەی خۆی ممارەسە بکات هەتاوەکو دوایی بۆیە بەداخەوە ئێمە ئاستی وشیاری لەبارەی مافەکانی مرۆڤ لە ئاستێکی پێویستان نییە. زۆر باش جا من ویستم سەر ئەم ئاستی وشیاری قسە بکەم کە هەر تەوەری بابەتەکەشمان لەسەرەوە کاکەڵشۆ ئاستی وشیاری تاک چێلی بەرپرسە تاک خۆی ڕێکخراوەکانی ئەو بوارە چونکە خۆ دەزانی ئەو حکومەتانی بەتایبەت ئەو دەسەڵات و حکومەت و ڕژێمانی لەم ناوچەیان حەز ناکەن تاکەکانی بەردەچەند هۆشیار بن چگەر هۆشیار بن داوای مافی خۆیانەکەن ئەمان حەز ناکەن بەڵام ئەرکی کێیە تاک هۆشیار بێ بەرامبەر مافەکانی
بەڵێ لە ڕاستیا وەکو ئەرێک تۆ بەچی خەڵک وشیارەکەی توانێت ئێمە کۆمەڵێک میکانیزم و ڕێگەمانێ بۆ وشیارکردنەوە و گەیاندنی ئەو زانیاریانەی کە هەیە لەو ڕێگە زۆر سەریع و استراتیجیانەی کە هەیە بواری خوێندنە بواری خوێندنی باڵایە بواری هەموو قۆناغەکانی خوێندنە لە باخچەی ساوانەوە تاوەکو دەرچوونی لە زانکۆ پەیمانگاکانە طبیعی کاڵێم باخچەی ساوان ئەبێ بە فۆرمی جیاواز بێ نابێ ئەو فۆرمەی کە لە بنەڕەتیە خوێندرێ بۆ ئەوان جێبەجێکرێ نابێ ئەو فۆرمەی کە لە بۆ زانکۆ پەیمانگاکان دائەنرێ بۆ قۆناغەکانی بنەڕەتی و ئامادەی دابدرێت بۆیە بەرپرسیاری یەکەم خوێندنی وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵایە کە بتوانێت ئەمانە جێبکاتەوانێت ئەوەی جەنابوتی کە ئەو دەسەڵاتانە حەز نابکەن تاکەکانیان وشیار بن چونکە نیزامی حکومەکەیان وایە تا وشیاری زیاتر بێت داواکاری زیاتر بێت تا وشیاری دروست دەبێت داوای دروست دەبێت چونکە دوجار ئێمە ئەو نەسایان ئەو دێڕە معقول و گونجاومانەیە کە زانیاری دروست بڕیاری دروستت پێ ئەیە زانیاری دروست داواکاری دروستت بۆ بەرهەمێنێت بۆیە بە پلەی یەکەم ئەرچی سەرەکی حکومەتە و لە دەرەوەی حکومەتیش ئەگەر ئێمە هاتوو نەمانتوانی بەڕێگەی مەدەنی ئەو خوێندن و مەنهەج و کۆکراوانەی مافی مرۆڤ لە قۆناغەکانی خوێندنە جێبکەینەوانێ ئەوە ئەگەڕێتەوە سەر دەسەڵاتەکانی تر کە پێوترێت دەسەڵاتی چوارەم میدیایە بتوانێت لە ڕێگەی بەرنامج و کەناڵە میدیاییەکانیەوە وشیاری لەسەر مافەکان لەسەر یاساکان لەسەر ئەرکەکان لەسەر چۆنیەتی داکۆچیکردن و بەدیهێنانی ئەو مافانە بڵاو بکاتەوە بیگەێنێ بە هەمووان وە لە دوای ئەو دەسەڵاتی پێنجەم کە کۆمەڵی مەدەنی و ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیە چ ناوخۆی چ نێو دەوڵەتی بتوانن کار لەسەر ئەم بابەتە بکەن بێگومان ئەگەر بە شێوەی گشتی ببینین و ببیستین بە نسبی هەیە بەڵام هێشتا ئەم ڕێژەی کە هەیە نەیتوانیوە تێری ئەوە بکات تاچێکت بۆ بەرهەم بێنێ یا تاچێکت بۆ ئامادە بکات کە تەواو زانیاری لەسەر مافەکان هەبێت کە تەواو زانیاری لەسەر دەقی یاسا و دەستور هەبێت بۆ زامنکردنی مافەکانی هەر بۆیە زۆر جار ئەبینین یان بەری ئەکەوین کە لە داواکردنی مافەکانە زیادە ڕەویتی ئەکرێت و لە هەمان کاتیشا جاری وایە کەمتر لەوەی کە خۆشی هەیە داوای ئەکا پێی وایە ئەوە هێشتا مافی ئەو نییە پێی وایە هێشتا ئەو نابێت کۆمەڵک ڕەخنە بگرێت کە ئەوەی کە دەسەڵات بەردەوام دروستێکات خەتی سوور و سەروەری نیشتیمانی و نازانم دەستی دەرەکی و ئەمانە کە بەردەوام دەسەڵاتەکان لە یان حکومەکان ئەیهێنەوە بۆ پاراستنی ئەو چیانەی کە خۆیان هەیەنە مانەوەیانە لەسەر کورسی تاکەکانی پێ حەسڕەکەن پێ قەیدەکەن پێ لە قاڵبێن بۆیە کە لە نەبوونی زانیارێکی دروستاوامان لێ ئەو کەسە قەنەعەت بۆ کاکەوە حەقی ئەو نییە بێگومان بەشێکی تری لە ئەرچی ئەوەی کە چێ ئەرچێتی وشیاری تاک بەرزکاتەوە بۆ لەبارەی مافەکان و لەبارەی مافەکانی مرۆڤەوە تاک خۆیەتی کە گرنگە بە دوای سەرچاوەکانە بگەڕێ و گرنگە بخوێنێتەوە لەسەری وە ئەو بربەستانە تێپەڕێنێت یان بگا بەو سەرچاوانەی کە ئەو زانیاریانی پێبەخشێ بۆی دوجار بتوانێت تاچێک بێت حەقی بزانێت حەقیەوەی هەیە ڕای هەبێت و دەری ببڕێت و حەقیەوەیە ڕێکخراوی هەبێت حەقیەوەیە بەشداری بەڕێوەبردن بکات بەشداری پرۆسەی هەڵبژاردن بکات کۆمەڵە و سندیکا و هەتاوەکو دوایی دابمەزێنێت و تا ئاسیەوەی کە چۆن ئەو کەسانەی کە حزبن و حزبین و حکومڕان و دەسەڵاتن لە هەرێمەکە و لە دەوڵەتەکە ئەویش وەکو تاچێک حەقیەوەی ببێت بە حکومڕان حەقیەوەیە پۆستە جیاوازەکان وەگرێ هەتاوەکو دوایی بۆیە لەنە ئەنجام ئاتوانین بڵین ئەرچی حکومەتە و ئەرچی تاکە و
و ئەرچی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە و ئەرچی میدیاشە وشیاری تاک لەبارەی مافەکانەوە زیاد باشە. کاک هەڵشۆ کاتێک کەسێک لە شوێنێکدا دەزانێت مافێکی هەیە بەڵام مافەکەی لێ زەوت کراوە، ئەو مافێکە ئەو حەقیەتی پێی نادرێت چون مامەڵە بکە و کاکارش وتی ماف دەسەندرێت نادرێت، ئایا ئەم قسەی ڕاستە؟ بەڵێ لە ڕاستیە بۆی کە میکانیزم و ئالەتی وەرگرتنی مافەکە یاخود بەدەستێنانی مافەکە کۆمەڵێک میکانیزمەیە کە هەمویان میکانیزم و ڕێگەی مەدەنی و یاسایی و شەرعینەوەی کە هەیە لەسەر و هەمویانەوە ڕەنگە زەوتکردن یا پێشێلکردنی و مافە بەشێکی لە نەزانینەوە بێت، یعنی واریدە ئەو کەسەیان ئەو دامەزراوەیان ئەو حکومەتەی کە لەوێ حکومەکات ڕەنگە لە نەزانینەوە بێت کە کارمەندێکی هێزەکانی پۆلیس و ئاسایش و ناوخۆیە تۆ گردبوونەوەیەکەکەی یانە ڕزایەتێک دەرەبڕی پێی وایە کە ئەوە حەقی ئەوە توندوتیژی بەکاربێنێت یان ڕێگری لە تۆ بکات بەوەی کە ممارەسەی خۆ پیشاندانێ بکە یان گردبوونەوەی بکە یان وتارێک بنووسیان ئیلاخری. بۆیە گرنگە ئەو تاکە و یاخود ئەو فەردە بزانێت کە ئەوە حەقێتی کە وەکو وتمان بەشێکی زۆری لە ڕێگەی خوێندنەوە و خوێندن و دامەزراوە گشتەکانەوە بەدیێت. بەشێکی تری ئەوەیە کە داوای بکات کە بڵێ من بە پێی فلانە یاسا و بە پێی فلانە مادەی دەستوری حەقی ئەوم هەیە کە کارمەندێکم لە شوێنی کارەکەم 8 سەعات کار بکەم. بۆیە خاوەنکارەکەی ئاگادار کاتەوە ئەگەر هاتوو ئەم ڕێگایە بەدی نەهات کە ڕێگای زانینەکەی ئەوە ڕێکاری تر هەیە کە بە نمونە گرتنەبەری دادگا بۆ وەرگرتنەوەی مافەکان سەرچاوەیەکی سەرەکیە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت مافەکە دووەربگریتەوە و لە پاش دادگا فشارکردن و گرتبوونەوە و ناڕەزایەتی و کۆبوونەوەی تواناکان بۆ وەرگرتنی ئەو مافە ڕێگا و میکانیزمێکی ترە بۆ ئەوەی کە تۆ بتوانیت ئەو مافە و بەدەست بێنیت. ئەگەر ئێستا مەجارێکی تر نمونەی کرێکار و خاوەنکارەکە بێنینەوە، ئەگەر خاوەنکارێک لە شوێنێکە مافی کارمەندەکانی زەوت بکات ئەگەر بێت و بە لە دوای پێدانی زانیارێکە بۆی کە یاسایەگەیە زەماناتی ئەم کەسە ئەکات بۆیە ئەبێت 8 سەعات کار بکات، ئەبێت مۆڵەتی هەبێت، ئەبێت کاتی نەخۆشی ڕوخسەتی بادووە، ئەبێت لە پاڵ مۆڵەتەکەشە حەقی ئەو ڕۆژەی باتێ نەکاوەی کە پارەکەی لێ ببڕێت. ئەگەر هاتوو بەم ڕێگەیە بەدینەهات ئەوە بە ڕێگەی یاسا، ئەگەر هاتوو بەم ڕێگەیە بەدینەهات ئەوە پەنام بەرێت بۆ کۆکردنەوەی تواناکان بۆی بتوانێت بە فشارێکی مەدەنی بەوەی کە بایکۆتە ئیزرابە یان مانگرتنە بتوانێت ئەو حەقی خۆی لەو خاوەنکارە یان لەو دەسەڵاتە یان لەو ڕێکخراوە یان لەو کۆمەلگایە وەربگرێت. کاگەڵچۆ دوو هەوکێشەمانەیە ماف شارستانیەت چ پەیوەندیکیان بەیەکەوە، ینی کاتێک گەلێک یان تاکێکی کۆمەڵگەیەک هۆشیار بێت لە بەرامبەر مافەکانیە ئەتوانین بڵین ئەم کۆمەڵگەیەکی شارستانیە، ینی کاوە بێ ماف و شارستانیت چ پەیوەندیکیان بەیەکەوەیە؟ لە ڕاستیە ئەو دوانە پەیوەندێکی ڕاستەوخۆی بەیەکەوە هەیە، توانین بڵین تاواوکاری یەکترین. ئێمە ئەگەر دەوڵەت و یا هەرێم و ناوچەیەکی ئارام و سەقامگیر و سەروەری یاسا و ڕێزلێگیرا و لە مافەکانمان بۆ دروست بوو ئەو کاتە توانین بڵین دەوڵەتێکی مەدەنی دەوڵەتێکی شارستانین و مافتایە زامنکراوەدا تایە یاساتایە سەروەرە. بۆیە ماف و شارستانیە توانین بڵین دوانەیەکن کە پەیوەندی ڕاستە و خۆی بەیەکەوە هەیە و یەکتری تەواوکەن لە هەر شوێنێکا کە شارستانی یان مەدەنی حزوری نەبوو بێگومان بەدیلەکەی یەتە پێشەوە کە نامەدەنیە کە ئەسکەریە کە ناموئەسەساتیە ئەو کاتە زۆرترین پێشێلکاری یان بەزاندنی یان شکاندنی مافەکان یەتە پێشەوە و ئامادەیە بێت. بۆیە ماف و شارستانی ئەو دوانن کە پێکەوە یەکتری تەواوکرد. بڵێ باشە کاکەڵشۆ تا چنێک هۆشیاری خێزان یاخود پەروەردەی خێزان کاتێک کە پەروەردەی منداڵەکەیەکە لە تەمەنێکی کێمەوە
ئەوە شیاری بکاتەوە لە مافانەی کە هەیەی ئەو مافانەی تێبگەێنێ پێ قۆناغەکانی تەمەنی کە چ مافێکی هەیە. ئایا ئەم هۆشیارە لە دایک باوکی ئێمەدا لەم کۆمەڵگەیەدا هەیە؟ بەڵێ دیارە ئەمە بەسمەوە بە پرسیاری یەکەمی جەنابەت کە باست لەوە کرد وشیاری تاکو ئەوە بۆ خۆی ئێمە کە باسی کۆمەڵگە ئەەکەین کۆمەڵگە لە خێزان وەکو یەکەیەکی ناو کۆمەلگا و تاکیش وەکو فەرد و پێگاتێکی تری ئەو کۆمەلگایە پەیوەندێکی ڕاستەوخۆیان هەیە و کاتێک کە تۆ باسی تاکەکەیت لەناو خێزانەوەیت بۆیە ئەگەر ئێمە تاچێکی وشیارمان هەبێت سەرچاوی ئەو وشیاریەی تاک کوێیە یان خێزانە بە پلەی یەکەم کە مەزدەڕی ڕئیسیە بۆ دەرچوونی ئەو تاکە بۆ دروستبوونی ئەو تاکە بۆ زانیاریەکانی ئەو تاکە بۆیە ئەگەر بگەڕێنەوە ببینین تاچێک وشیارێکی باشی هەیە کەسێکی سەرکەوتووە زانیاری و ئاگایشی باشی لەبارەی مافەکان لەبارەی یاساکان لەبارەی کاری ڕێکخرا و وەکاری مەدەنی و فشاری مەدەنی هەیە بگەڕێتەوە بە خێزانەکەی بینیت بەشێکی ئەو زانیاریانەی لە خێزانەکەیەوە وەرگرتووە بۆیە خێزانیش لە نەتیجەیە لە کۆمەڵگەی ئێمە بەداخەوە ئاستی وشیارەکان لەبارەی مافەکانەوە لەبارەی ئەرکەکانەوە لەناو خێزانیشا لە ئاستێکی لاوازایە چونکە بۆ سەرچاوەکانی وەرگرتنی زانیاری خێزانیش هەمان ئەو سەرچاوانەیە کە تاکێگەیەتی و ئەو سەرچاوانەی کە تاکێکیشەتی ئەو دەسەڵاتەیە کە کەمترین گرنگی هەیە بۆ سەرچاوەکانی زانیاری و کەمترین زانیاری پەخشەکات دیقەت بە ئێستا ئێمە لە هەرێمی کوردستان و لە عێراقا زۆرێک وا بڵاوی کردێتەوە کە کۆمەڵێک زانیاری هەیە کە ئەسڵەن داواکردنی حرامە داواکردنی قەدەغەیە یاساکرا واتە مەمنوعە و حەقیەوەت نییە بپرسی بودجەی دەوڵەت چەنە یان هێزی دەوڵەت چەنە ژمارە چەنە یعنی ئێستا باشترین شت کە باشترین نمونە دیقەت بکە ژمارە یەکێکە لەو بابەتانەی ئامار و داتایەکێکە لەو بابەتانەی کە هەموو هەنگاوەکانی تری لەسەر بینا ئەکرێت بەڵام ئێستا لە هەرێمی کوردستان لە عێراقا کەمترین ژمارە و داتامان هەیە یعنی بیبەسمەوە بۆی کە ئێستا تاچێک گیان ڕۆژنامەنووسێک گیان ڕێکخراوێک بڵێ هەرێمی کوردستان و دەسەڵات و حکوومەت و حیزب و چی ئیلاخری بێزەحمەت ژمارەی هێزەکانی ناوخۆ پۆلیس و ئاسایش چەنە کە شتێکی زۆر ئاسایی و نۆرماڵە زۆرێک لە وڵاتان کە بەردەوام لە سایت و بەردەوام لە ئەپەکانی خۆیانە بە بەردەوامی هەیە بۆ لەبەرەوەی تۆ کاتێک کە ئەگەر توێژینەوەیەک بکەیت بڵێیت ژمارەی تاک و خێزان چەنە ئەوەندە پۆلیسێوێت ئەوەندە دادوەرێوێت ئەوەندە پزیشکێوێت ئەوەندە توێژەری کۆمەڵایەتی و پیشەکانی ترێوێت ئەوەندە پیشەوەری ناوبازارێوێت بەڵام بۆیە ئێستا دەسەڵاتەکە و یعنی بابەتێکی وا بڵاو کردێتەوە کە نەخێت تۆ ئەمە پرۆسەیەکی ئەمنیە ئەمە نابێ بدرێتە دەرەوە ئەمە کە ئەمە وای کردووە خێزانەکەش وەکو یەکەیەکی کۆمەڵگاکە پێی وابێت کە ئەمانە نابێت دەست بۆ ببرێت هەر بۆیە کاریگەری لەسەرەوە هەبووە و سەرچاوەکانی زانیاری خێزانەکە سەرچاوەیەکن کە سەرچاوی دروست نین ئەگەرنا هەموو ئەمانە ئەتوانرێت پەخش بکرێت بڵاو بکرێتەوە بزانرێت و دوجاریش خێزانەکە پەخشی کاتەوە بۆ ئەندامەکانی بۆ نەوەکانی بۆ مناڵەکانی کە بڵێت تۆ ئەچیتە قوتابخانە حەقیەوەت هەیە هەموو ئەم وانانە بخوێنیت لە کاتێکە ئەگەر مامۆستایەکە دیاوانەیەکت نەخوێندا کەم تەرخەمیتیان نوێندا ئەکرێت بەڕێوبەر و ستافی ئیدارەکە ئاگادارکرێتەوە ئەگەر زانیتان تەواوی قوتابخانەکە تووشی هەمان دەرد بووە ئەوە سەرپەرشتیاری پەروەردەیی و بەڕێوەبەرایەتەکانی پەروەردە ئاگادار بکرێتەوە بۆیە بەداخەوە ئێمە هەم خێزانەکانیش هاوشێوەی تاکەکان ئاستی وشیاریشی ئەو تۆ نییە کە بتوانێت تاچێکی کامڵ بە زانیاری لەبارەی مافەکانەوە دروست بکات و دەربکات کاک هەڵشۆر بۆ پڕاستی قسەی جەنابەت لەم ڕۆژانەیان پێویستم بە داتا و ئامارێکە بوو کە چەند خێزان لە شاری سلێمانیایەوە چەند ئۆتۆمبیل تۆمار کراوە سەردانی سایتی بەڕێوەبەراتی ئاماری سلێمانیم کرد بڕۆم پێ بکە غێری چەند وەرکشۆپ و هەواڵێک
هەندێک بەشی کلیکم کرد هەر ئەسڵەن فعال نیە چالاک نییە لە هەندێک بابەتی دیکەڵێ ناوی خۆ تۆمارکە و ئیمێل بنێرە ئەو زانێرە چێکاتێ لە کاتێکە لە وڵاتانی دیکەوانە تۆ لەسەر چه بابەتێک زانێریتەوێت لەسەر سایتەکە خۆی دانراوە وە ڕۆژانە هەفتانە مانگانە ئەبدەی دەبێتەوە بەڕاستی ئەمە گرفتە بەم پرسیارێک لە تۆ بکەم لەوانەیە لای خۆم وەڵامەکەی هەبێ بەڵام ئەوەی لای تۆ پشتبەستە بە با بڵێن بە لێکۆڵینەوە و بە ئامار چونکە ئێوە لەوەیە ئیشەکەن بوارەکە ئێوەیە ئەو مافانە چین کە بە گشتی لە جیهانە و بەتایبەت لە هەرێمی کوردستان کە زۆرترین چ جۆرێکی ماف زۆرترین ڕوبەڕووی پێشێلە بێتەوە لە ڕاستیە مافەکان بە نیسبەی جیاواز هەمووی پێشێلەکرێت چونکە ئێمە نەک تەنها لە وڵاتێکی دیاری کراوە ئەتوانین بڵین لە زۆرینەی وڵاتەکان چونکە ئەگەر دیقەت بی بۆ پاڵپشتی ئەمەمانە گەڕینەوە بۆ راپۆرتە نێودەوڵەتەکان کاتێک ئەڵێ پێشێلکاری مافەکانی مرۆڤ لەسەر ئاستی دنیای دیاریەکات ئەڵێ کەمترین ڕێژەی پێشێلکاری لە فلانە وڵاتی ئەلف بووە واتە ناڵێ بە مطلقی سفرە نییە هەیە بەڵام بەنیسبەیە ئەمەیە دوو بۆ وەڵامی ئەوەی جەنابێت زۆرترین ئەو پێشێلکاریانەی کە هەیە بۆ سەر سێکتەرەکان مەسەلە مافی ئازادی ڕادەربڕین یەکێک لەو مافانەی کە زۆر جار بەتایبەت لە وڵاتانەی کە وڵاتی نیمچە دیموکراسین یان دیکتاتۆرین تۆتالیتارین زۆرترین پێشێلکاریەکرێتە سەر ژنان و مناڵان ئەو چین و توێژان زۆرترین پێشێلکاریەکرێتە سەر مافەکانیان لەناو ئازادی ڕادەربڕینە ڕۆژنامەنووسان و ڕاگەیاندنکاران لەو چین و توێژان زۆرترین پێشێلکاریەکرێتە سەر مافەکانیان نەبوونی تەندروستیی گونجاو و یەکێکی ترە لەو پێشێلکاریانەی کە زۆرترین پێشێلکاری ئەکرێتە سەر لەو نیسبەی پێشێلکاریانەی کە هەیە و بابەتی ئەشکەنجەدان بەتایبەت لە وڵاتانەی کە وەکوتم دیموکراسی نین یاسات یا سەروەرنیە دامەزراوە وەکو دامەزراوەی فەرمی کار ناکات زۆرترین پێشێلکاریەکرێتە سەر بۆیە بەنیسبە هەموو ئەو سێکتەرانەی ژیان کە پێکاتووە لە ئازادی ڕادەربڕین تەندروستی خوێندن ژنان مناڵان بە ساڵاتچوان هەموو ئەمانە بەنیسبەی جیاواز پێشێلەکرێت پێنەدانی زانیاری یعنی ئێستەوەی جەنابەت باست کرێکێکی ترە لەو پێشێلکاریانەی کە ئەکرێتە سەر مافەکان لە هەمووی مهمتر کە لە هەرێمی کوردستان هەیە و لە هیچ وڵاتێک نییە ئەوەیە مافی موچەخۆران و مافی تاکەکانی کۆمەلگە پێشەلەکرێ ئەمڕۆ سیانزەی دوانزێ یەکەم ڕۆژی دابشکردنی موچەی مانگینەوەیە ئەوە یەکێکی ترە کە ئەوە ئەچێتە ناو چوارچێوەی مافە مەدەنی و ئابوووریەکان کە ئێمە ڕێکەوتنامێکی تایبەتمان هەیە کە ڕێکەوتنامەی مافە ئابووری و کۆمەڵایەتەکانە کە ئەم مافانە پێویستە لەسەر حکومەتەکان ژیانێکی شایستە کە بتوانێت بۆ ئەو تاک و خێزانە دابین بکات ئێستا لە هەرێمی کوردستانە گەورەترین پێشێلکاری بە مافی فەرمانبەران و کارمەندانی کەرتی گشتی کراوە کە ئەویشەوەیە لە بەرامبەر دەوامیە کە لە بەرامبەر هەموو کارێکە کرێ هەیە بەڵام ئێمە داوامەکەمان هەیە بەڵام کارەکەمان هەیە کرێکەمان نییە کە ئەمەژێکی یەکەمین زۆر بەڕێز هەڵشۆ عەبدولفەتاح چالاکوان لە بواری مافەکانی مرۆ سپاس بووی کە لەم تەورێ لەگەڵمان بوو بەخێر بێ ئاخوا